شەقامی عێراقی بەگشتی چاوی بڕیەتە هەڵبژاردننی پێشوەختە بە مەبەستی گۆڕانکاری. هاوڵاتیانی خورماتوش بە مەبەستی سەرخستنی نوێنەری شارەکان داواکارن سەرجەم لایەنەکان بە یەکڕیزیەوە بەشدار بن تاکو کاندیدێک سەر بخەن. یەکەم ئێمە بینیمان چەند هەڵبژاردنێتتر کرا لەم شارە بەداخەوە لەبەر ئەوەی لایەنەکان یەک نەبوون یەکاندی دەمونەمانتوانین کەسێک سەرخین بۆ ئەم شارە زۆر گرنگە ئەم جارە کەسێکی شیاو بە هەموو لایەنەکان هەوڵ بدەن سەری بخەن لەبەر ئەوەی ڕێگری بکات لە یەکەم تعریب دووهەم هەوڵدان بۆ خزمەتگوزاری بۆ ناو شار سێهەم داواکاریەکانی خەڵکی ئەم شارە بگەێنێت بە لایەنی پەیوەندیدار لە بەغا چووکە بەڕاستی ئێمە حاڵی حاضر ئەوەیمان هەیە و نییە و مەرجعی سەرەکی ئێمە شەڕ ئێمە پێویستە لە بەغا بکرێت نەک لە شوێنەکانی تر بۆیە داواکارم لە هەموو لایەنەکان کەسێکی شیاو سەر بخەن و خەڵکی خورمات و داواکارین لە لایەنە سیاسەکان و حزبە کورسانەکان شاری خورمات و داوایان لێ دەکەین بە یەک دەنگ بە یەک ڕنگ کەسێکی چاک و خەڵکی خورمات و هەڵبژێرن بۆ پرۆسەی دەنگدان و خەڵکی خورماتویش دەنگی پێ بدات. دیارە ئیمڕۆ وەختی چەک و شەڕ و دشمنایەتیەوە نەماوە ئیمڕۆ ڕۆژی قەڵەمە دەنگ بدەین. هەوڵی لایەنە کوردستانەکان لە خورماتوو بەردەوامە بە مەبەستی گەیشتن بە کۆدەنگی ناوماڵی کورد لە قەزاکەدا بۆەوەی نوێنەرێکی کورد لە بازنەی دووی سەلاحەدین سەر بخەن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئێمە لێرە تایسە وەکو خورمات و نەمانتوانێت کاندیدێک سەر بخەین ئەم جاریان فرسەتێک باش هاتوتە پێش ئێمە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان ڕێککەوین لەسەر یەک کەس بۆ ئەوەی ئەو یەک کەسە سەر بخەین. طبعاً هەوڵەکان بەردەوامە ئومێد بەخشە بەڵام بەڕاستی پێویستی بە کۆبوونەوەی زیاترە ئێمە ئەمە سێم کۆبوونەوەمانە و کۆبوونەوەکان بەردەوامە حیزب و لایەنە سیاسیەکان هەمومان تاکید لەواکەینەوە جەخ لەسەرەوەکەینەوە کە ئەبێ یەک کاندید بێەوە بە یەک کاندید دەتوانین پرۆسەکە سەر بخەین و ئەتوانین کەسێک بنێرینە بەغا بەناو خەڵکی خورماتوە و خەڵکی چاویان لە ئێمە لە ڕاستە خەڵکەمووی چاوی لەوەی ئێمە هەموو حیزب و لایەنە سیاسیەکان ڕێککەوین لەسەر یەک کەس ئەگەر بتوانین ڕێککەوین لەسەر یەک کەس ئومێدی سەرکەوتنمان زۆرە. ئەوەی بەلای دانیشتوانی خورماتووە گرنگە یەکڕیزی و کۆدەنگی کووردە بۆ هەڵبژاردننی پێشوەختە کە بڕیاری لەسەر دراوە لەم ساڵدا بەڕێوە بچێت. داخوازی شەقامی کوردی لە خورماتووەوەیە کورد بە یەکهەڵوێستیەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردننی داهاتووی عێراق بکات تاکو کاندیدێکی سەر بخات بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.